باس لە سربەستی دارایی ئەەکەین زۆرێک لە کەسەکان هەڵ ئەدەن کار و پیشێک بۆ خۆیان دابین بکەن بۆی کە خۆیان دەستیان لە گرفانی خۆیان بێت خۆیان پشتیان بە خۆیان ببەستن و بێگومان لە ئێستاشە لەنای خۆمان ئەبینین کە زۆرێک لە کەسەکان تەنانەت ئەگەر بێگومان لە خێزانێکی دەوڵەمەند و بە سامانەوە هاتوون هەر پێیان خۆشە خۆیان لەسەر پێی خۆیان بوەستە خۆیان ئەو کەسە بن کە ژیانی خۆیان ئەژێنن و چاویان لە دەستی کەسەوە نەبێت. ئێمە قساکەین لەسەرەوەی کە بەڕاستی تۆ ئەگەر سەربەستی داراییت هەبێت لە ژیان تا چۆن یارمەتیت ئەدا بەرەو پێشەوە بڕۆیت و چۆن ئەقلیەتێکی لەم جۆرە ئەکرێت لە نێو کۆمەلگایە بناغێ بۆ منێت کاری لەسەر بکەیت و هەروەها قسەشەکەین لەسەرەوەی کە زۆرێک لە کەسەکان لانە پێیان خۆش بێت بەڵام نەزانن بە چ ڕێگەیەک ئەکرێت بم مەبەستە بەم ئامانجە بەم خاڵە بگەیت ئەگەر بۆ نمونە بڕوانامەیەکیان نەبێت کاتە ئێمە قساکەین لەسەرەوەی کە ڕێگەکە نگەیشتن بەم ئامانجا ئەتوانێت بۆ هەموو تاکەکان بە چ شێوەیەک بێت لەسەر ئەم تەوەرات بێن بە میواندارەتی بەڕێز کەمال داستان کە بە ڕێزیان ڕاوێژکاری بازرگانین کاک کەمال سڵاوی لێوە زۆر بەخێر بیت. سڵاو لە ئێوەش بەیانیت باش. زۆر سپاس بەیانیەوە باش. کاتێک باسی سربەستی دارایی ئەەکەین یەکەم جار با هەر لایەنە داراییەکەی ئێمە زیاتر تێش بخەینە سەری ئەوەی کە لە ئێستاە ئەوەی کا تۆ بتوانین سەرچاوەیەکی بژێوی ژیانت هەبێت داهاتێک لە ڕێگەی ئەوە بۆ خۆ دەست بخەی تا چەند گرنگە واتە لە ئێستاە لایەنی دارایی بۆ ژیانی ئەم سەردەمە جەناب چۆن باسی ئەەکەی پێگەێت ئەوە گرنگ بۆ پێویستە ئەگەر دەرفەت هەبێت من شتێک باسکەم هەر بە درێژایی مێژووی مرۆڤایەتی لە کۆنەوە لە دێر زەمانە تاکو و ئێستا مرۆڤەکان سەرقاڵی ئیشکردنن بۆ بەدەستێنانی بژێوی ژیانیان بۆ بەدەستێنانی پارە ئەمە گرنگە بۆی کە تۆ بەردەوام بی لە پرۆسەی ژیاندا باشە ئێستش لەم سەردەمەی ئێستادا کە دنیای سەرمایهداری و کاپیتالیزم موجودی هەیە پارە بۆتە فاکتەرێکی بەهێز بۆ بەرەو پێشچوونی ئێمە بۆ گۆڕانکاری گەورە لە نەوعیت و جۆری ژیانی ئێمە چۆن کوڵتیمان بەرزکەینەوە لە کۆمەڵێک لایەنی جیاوازەوە بەو شێوازی کە من بەلامەوە گرنگە باسی کەم بەدەستێنانی پارە لە ڕێگایەکی دروستەوە بە شێوازێکی حەڵاڵ گرنگە بۆ ژیانی مرۆڤەکان بۆی کە تۆ بتوانی لە ڕێی بەدەستێنانی پارەوە سەرجەم پێداویستەکانی خۆت پڕ بکەیتەوە و گرفتەکانی خۆت چارەسەر بکەی و بگەیتە لیڤڵێکی بەرزتر و ئاسێکی باشتر و بتوانی بە بەشێک لانی کەم لە خۆن و ئامانجەکانی خۆت بگەیت و بتوانیت ئەگەر بگی بە سربەستی دارایی واتە ئابووریشی سربەخۆتت هەبێ ئەمە زۆر گرنگە. زۆر باشە. کاک کەمال پێت وایە بەراورد هەیە لە چاو ساڵانی ڕابردوو لەگەڵ ئێستایە لە ساڵانی ڕابردووشە کەسەکان توانیویانە خاوەنداهاتێکی خۆیان بن بە سربەستانە توانیویانە لەسەر پێکانی خۆیان بۆسن جیاوازیەکە بینی لەگەڵ ئێستایە کامیان هەستەکەی کەسەکان توانیوانە هەم خودی خۆیان زیاتر بدۆزنەوە هەم لە دەستکەوتنی دارایی و مادیشەوە بەرەو ئاکارێکی باش بڕات ئەگەر بڕێنە بۆ ساڵانی مەسەلەن هەفتاکان و هەشتاکان کە ژیان تاکو ڕادەیەک لەسەر ئاستی دنیا و لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش ئەو سەردەم و زەمانە بۆنمونە ژیان سادە و ساکار و ئاسایی بوو ئەفکار و بەرنامەکان کەم بوون پرۆژەکان بیرۆکەی پرۆژەکان زۆر کەم بوون خەڵک بە شێوازێکی سادە ئەژیا بە دەخلێکی مەحدودی مادی مانگانە دەیتوانی بژێوی ژیانی دەستەبەر و دابین بکاوی کە بەلایەوە گرنگە بۆ خۆی فەراهەمی بکە بەڵام ئێستا لەم سەردەمەی ئێستا ژیان زۆر سەخت و قورسە دنیای تەکنەلۆژیا کارێکی وای کردووە کە هەموو شتەکان زۆر بە سورعەت تێدەپەڕێ تۆ بۆی کە بگەی بە خەون و ئامانجەکانت یا بگەی بەو ئاستی کە خۆت دەتەوێ لە ئاسی تموحی خۆتە کارەکان ئەنجام بی پێویستت بە داهاتێکی مادی بەهێزتر و باشتر هەیە دوو جۆر دەستکەوتی مادی هەیە مەسەڵەن بۆ نمونە لە کەرتی گشتی لەگەڵ کەرتی تایبەت لە هەمان کاتە لە کەرتی گشتی و کەرتی تایبەت دەخلێکی مەحدودی مادیە کە پێی دەوترێت موچەیەکی دیاریکراوی مانگانە هەموو ئەو کەسانی کە بە گشتی لەسەر ئاسی دنیا ئەیبینی بە شێوازێکی گشتی پشت بە موچەیەکی جێگیر دەبەستن لە مانگێکە دەخلی مانگانیان یەکسانە بە بڕێک پارە باشە هەموو ئەم کەسانە لە دنیای بزنسدا پێیان دەوترێت ئەم کەسانان بریتین لەوانەی کە ناتوانن و ناوێرن ناوچەی ئارامی خۆیان بەجێ بێڵن لەناو بازنێکی داخراوە وجودیان هەیە مەسەڵەن گیریان خواردووە بەڵێ ئەم ناوچەی ئارامی ئەم بازنەیە کۆنفێرزۆنە
دڵنیایی بۆ کەسانە ئەدات کە هەموو سەرئیمانجێک با زەمان و بە گەرانتی لە کات و ساتی خۆیدا بڕێک پارە وەردەگرێت جا بەرامبەر بۆ کاری کە ئەنجامی ئەدات فەرمانبەرە لە جێگایە کارەکە بۆ شوێنێک جا کەرتی تایبەت بێ یا کەرتی گشتی بێ بێجیاوازی بەڵام کەسانێک هەن بەمە ڕازی نابن داواکاریان زۆر زیاترە خواست و ویستیان زیاترە بۆچی لەبەرەوەی خەون و ئامانجی گەورەیان هەیە لە ژیانیاندا دەیانەوێت چاکتر بژین لە ئاستێکی بەرزتر بژین و زیاتر بەدەست بێنن دەستکەوت و داهاتی مادی باشتریان هەبێت ئەم جۆرە کەسانە بریتین لەوانەی کە لە ناوچەی ئارامی ئەڕۆنە دەرەوە و بیکردنەوەی تایبەت بە خۆیانیان هەیە و داهێنانی گەورە ئەنجام ئەدەن و شاکاری گەورە ئەخۆڵقێنن بەو شێوازەی کە بیرۆکەیەکی بازرگانی تایبەت دروست دەکەن بۆ ئەوی کە ئەمە بکەن بە سەرچاوەیەکی داهاتی مادی بژێوی ژیانی خۆیان بۆ خودی خۆیان و ئەمە وردە فراوان یەکەن گەشەی پێدەن وەکە گەشەپێدانی ئابووری باشە لە ئاستێکەوە بۆ ئاستێکی باشتر و بەرفراوانتر و بەرزتر ئەمە پەیوەستە بەو کەسانەی بە دەرەجەی یەکەم کە حەز و خۆزگە و خواست و خولیای فراوان و گەورەیان هەیە و لە هەمان کاتە ئامانجی گەورەیان هەیە کار کەمال ببوورە قسەکەشت بێگومان زای هەر بن نمونەگەر کۆمەلگای خۆمان بهێنینەوە ئەو کەسانش کە تەنانەت لە ناوچە ئارام و ئەمنەکەیە دانیشتون بەداخۆ زۆر جار ئەبینی موچە دووە ئەکەوێ بڕینی موچە لێ سەر ئەو کەسانە ئەنجامەدرێت ینی ئەم ڕووداوانە تەنانەت ئەو کەسانش ئەگرێتەوە ئێستا بۆ ئەوەی کە تاکێک بێت لە ڕووی داراییەوە ریسک بکات پرۆژەی گەورەی هەبێ خەونی گەورەی هەبێ بەڵام ئیتر ئەوەش نە ئەوەنەی کە هەموو ژیانی بخاتە ژێر کاریگەری خۆی ئەم شێوازی بیرکردنەوە چۆنەکرێت لەناو تاکەکانە بناغێ بۆ بنرێت بەڕای من مرۆڤ کاتێک کە دەزانێت دڵی خواستی زۆرە داواکاری زۆرە یان کە پرۆسی هاوسەرگیری ئەنجام داوە تەڵەبێکی زۆری لەسەر دروسە بێت لە ڕێی هاوسەرەکەی یا خێزانەکەی یان دەزانێت لە کاروانی پێشکەوتن و خەبات بەجێ ماوە یا لە ئاستێکی باشان ناژی لە ئاستێکی نزمداژی ئەم کەسانە هەوڵێن بۆ ئەوەی کە گۆڕانکاریەک تا ڕادەیەک لە ژیانی خۆیانە دروستکەن دوو فاکتەری سەرەکی هەیە بۆ ئەوەی کە مرۆڤ بتوانێت بگات بە سەربەستی دارایی دوو فاکتەری بەهێز هەیە ئەوتە ئەو میکانیزمانی کە دەبنە فاکتەرێکی بەهێز بۆ ئەوەی کە تۆ بگەی بە سەربەستی دارایی و ئابوووریەکی سەر بەخۆتت هەبێ یەک لەو شتە گرنگانە ئەوەی کە تۆ خەون و ئامانجی گەورەت هەبێ چۆ خەون و ئامانجی گەورەی بەڕێزت بەو پارە بڕەپارەیە نایەتە دیکە مانگانە تۆ لە سات و کاتی خۆشیە ئەگەر وەری بگری ئەمە لە ئاسی تموح و داواکاریەکانی تۆیان نییە پێداویستەکانی ژیانی تۆ پڕ ناکاتەوە وەختێکی زۆر زەمانێکی زۆر سەرفەکەی بە بڕەپارەیەکی کەم واتە جەنابەت تاقە و جوهد و ماندووبوونی خۆت ئەفکاری خۆت ژیانی خۆت کاتی خۆت سەرفەکەی لە مودەی 30 ڕۆژە لە مودەی مانجێکدا یەکسانە بە بڕەپارەیەکی مەحدودی جێگیری دیاری کراو لەو کاتەیە عەقڵی تۆ بەرنامەی تۆ پلانی تۆ ئەجێندای کاری ڕۆژانەی تۆ بەپێی ئەو بودجەیە کە لە مانجێکا بۆ دیاری کراوە واتە بیکردنەوە دەگەر مانجی 500,000 دیناری عێراقی هەبێ هێندەی 500,000 دینار بیر ئەەکەیتەوە پلانی بۆ دانی بۆ خەرجەکانت ڕێک دەخەی خۆ بە دڵنیاییەوە ئاستی بیکردنەوەی تۆ یا خواستەکانی تۆ لەسەر و ئەو بڕەپارەیەوەیە ئەگەر تۆ لەوە زیاتر خەرجکەی قەرزارە بی تووشی شکستی دارایی ئەبی تووشی نەزیفی ئیقتصادی ئەبی وانە تووشی داڕمان و داڕوخان دەبی کەواتە تۆ ئەبێ بە جۆرەی ئەو پارەیە مثلا ڕفتار و کردارکەیت و پارە خەرجکەی ئەگەر ملیۆنێک بێ ئەگەر 2 ملیۆن دیناریش بێت واتە دەخلی مانگاری تۆ دەخلێکی مەحدودی جێگیرە کەواتە بیکردنەوەی تۆ لەو چوارچەوەیە ناچێتە دەرەوە لەو قاڵبن ناچێتە دەرەوە کە تۆ مانگانە داهاتی مانگانی تۆ 1,500,000 دینارە یا 2 ملیۆن دینارە هێندەی ئەوە تۆ بیر ئەەکەیتەوە حەزەکانت ویستەکانت پێداویستەکانت بە قیاسی ئەو بڕەپارەیە دیارەکەیت و جێگەی ئەەکەیتەوە پلانی بۆ داڕێژی بەڵام ئەگە تۆ بگەی بە سەربەسی دارایی سەبەسی دارایی بێ سنوورە لە چوارچێوە ئەچیتە دەرەوە هەموو هێڵی سنوورەکان تێدەپەڕێنی پەیوەستی بە بڕەپارێکی دیاری کراوەوە ئەو کەسی کە داهاتی مادی بۆ تۆ فراهم دەکات خودی خۆتیت خۆت هەوڵەیت خۆت باڵین پاڵنەرێکی باشی بۆ ئەوەی کە داهاتێکی باش بەدڵی خۆت بەدەست بێنی هەڵبەتە ئەمەش
چی پێویستە ئازایەتی پێویستە و هەندێک جاریش ڕیسکی پێویستە و جورئەتی ئەوەیە هەروە ئاسان نییە و بیرۆکەی زانستی بەهێزی پێویستە تاکو تۆ بتوانی پرۆژەیەکی تایبەت بە خۆتت هەبێ ئەو پرۆژەی بکی بە سەرچاوەیەکی داهات تەحویلی کەیت بۆ داهاتی مادی بۆ بەدەستێنانی پارە و بیکی بە سەرچاوەیەکی بەهێز بۆ بژێیی ژیانی خۆت لەوە تۆ دەتوانی بە بەشێ لە خۆن و ئامانجەکانی خۆت بگەیت. زۆر باشە کاکەمال ئەگەر بگەڕێنەوە سەر و خاڵی باسی سەردەمانی ڕابردوو ئێستام کرد لە ڕووی بەراوردی داراییەوە ڕەنگە لە سەردەمانی ڕابردووە پارێکی کەمیش لە لای کەسەکان فراهەم بوو بێت بەڵام زۆر بە دڵخۆشی و بەکاری هێناوە ئاستەنگەکانی ژیان زۆر نەبووە بەڵام لە ئێستا بەهۆی ئاستەنگەکانی ژیان و بەهۆی زۆری و پێداویستەکانی ژیانی ڕۆژانە ڕەنگە گرفت لە لای هەرێک تاکێکینی و کۆمەڵگە دروست بوو بێت ئەوێت بەدەر لە کارێک دووسێ کاری تر ئەنجام بە بەڵام لە دیوێکی تریشەوە ڕەنگە زۆر کەسمان هەبێت پارێکی یەکجار زۆری هەبێت خەیاڵیش هەبێت بەڵام دڵیشی پێی خۆش نییە. گرنگەوەیە تۆ ئەو پارەی کە دەست دەکەوێت چۆن بە شێوازێکی تەندروست مامەڵی لەگەڵاکەی چۆن بە شێوازێکی باش بەکاری بێنی چۆن کارێکی واقعی ئەم پارێ سوود بەخش بێ بۆ خودی خۆت بۆ ژیانی خۆت بۆ هاوسەرەکەت بۆ مناڵەکانت و بۆ چواردەورەکەت بۆ کارێکی واقعی کە ئەم پارەی ببێتە مای خێر و بەرەکەت بۆیە زۆر کەس دەتوانێت کە پارێکی باشی بەدەستەوە بوو پرۆژەی گەورە ئەنجامەیە کە شاکاری گەورە ئەنجامەیە یا پرۆژێکی خێرخوازی دروستەکات کە ببێتە مای خۆشببختی بۆ کەسانی تر سەردەمی کۆن لەگەڵ ئێستا فەرقی هەیە تۆ ئەبێت لەگەڵ کاتەکان ئەفکار و بیرۆڕاکانت بگۆڕی بتانی بسازی بگونجی لەگەڵ ئەو واقعی کە تێیدا دەژیت تۆ بەبێت بە شێوازێکی لۆژیکی منطقی بیرکەیتەوە ئەمڕۆ تۆ چیت پێویستە دەتەوێت بگەی بەچی چونکە دەرفەت بۆ مرۆڤەکان دەرفەتی هەلی کار و ڕەخساندنی هەلی کار و دەرفەتی بزنس و کاری زۆر باش وجودی هەیە ئەگەر تۆ بتەوێت هەموو کاتێک دەرفەتەکان بە هێواشی لە دەرگای ماڵەکەی تۆ ئەدەن ئەو بیرۆکە بازرگانیانی کە تۆ دەتەوێت کاری جدی لەسەر بکەی هەموو مرۆڤێک دەتوانێت بیرۆکەی بازرگانی تازەی هەبێت بۆ داهێنانی گەورەیتیا ئەنجام بات گرنگەوەی مامەڵێکی دروست کات بۆ بڕەپارەی کێتە دەستیەوە بەڵێ بۆ مەرجەی ئەو بیرۆکە بازرگانیە بیکەی بە بزنس پلانێک و کاری جدی لەسەر بکەی و نەخشە ڕێگای سەرکەوتن بۆ خۆت بنەخشێری دای بڕێژی و بە پراکتیشی ئەوەی کە لە خەیاڵ و ئەفکاری تۆدایە بە پراکتیشی ئەنجامی بدەی کاری باشی لەسەر بکەی و بەڕاستی دەبێ ئازابی و کۆڵنە دەربی و بەردەوامبی و بوێربی چونکە بەدیهێنانی خەون و ئامانجەکان کەسانی کاریزمی و کەسانی بەهێز و کەسانی تایبەتمەندی زۆر بەرجەستەی پێویستە من یەکشت هەیە حەزەکەم بیزانم بە کورتی لەسەر ئاستی هەموو دنیا لە سەدا 99 هەموو خەڵک کار دەکەن بۆ لە سەدای یەکەکەی تر واتە لە 100 کەسان 99 کەس کار دەکات بۆ خۆشببختی و دەوڵەمەندبوونی یەک کەس ئەو یەکەسە ئەوەیە کە عەقڵێکی بەهێزی تەندروستی باشی هەیە دەزانێت چی بکات هەموو ڕۆژێ بۆ ژیانی خۆی پلان و بەرنامەی بەهێزی هەیە چونکە دەیەوێت لەو قاڵبی کە تێدا دەژی نەمێنێتەوە بڕواتە ئاستێکی باشتر و لیڤڵێکی بەرزتر بۆیە بەلای ئەوە ڕۆژانە ئەپدەیت بوونەوە نوێبوونەوە گۆڕانکاری گرنگە دەبێت تۆ ئەپدەیت بیتەوە دەبێت تۆ بگۆڕیت لە قاڵبەکان نەمێنیتەوە بۆ ئەوی کە بگیتە ئاستێکی بەرزتر و باشتر بەڵێ کەمەل کەسی وامان هەیە لە خێزانێکی دەوڵەمەندەوە هاتووە پارەی پێویست نییە یاخود بۆ نمونە کچی وا هەیە هاوسەرگیری ئەکا لەگەڵ پیاوێکی زۆر بە سامان ئەڵێ تۆ کارمەکە من هەرچێکە تۆ بێ لە بەردەستا بۆت فەراهەم ئەەکەم لە ڕووی زانستی ئابوووریەوە ئەوەی کە تۆ خۆت هیچ شتێک نەکەی بەڵام پارەیەک لە بەردەم تابێت واتە جیاوازی لە نێوان پێویست نەبوون بە پارە چونکە هەیە لەگەڵ کەسێک کە سربەستی ئابووری هەیە لەبەرەوەی کە خۆی پرۆژەی هەیە چۆن باسی ئەم جیاوازیان کرێت هەموو کەسانی کە خۆیان دەتوانن پارە بەدەست بێنن زەحمەتێکی زۆری بۆ کێشن باشە دەشزانن چۆن ئیدارە بن واتە چۆن کارەکان ببن بەڕێوە و چۆن ئەم پارەی احتیفازی پێوە بکەن و چۆن خەرجیکەن یعنی سیستم و پلان و بەرنامەی تایبەتیان هەیە بۆ خەرجکردنی پارەکان بە شێوازێکی تەندروست لە سات و کاتی خۆیدا ئەو کەسانی کە وەکو میراتی وەکو وەرەسە
پارێکی زۆری بۆ بەجێ ماوە لە کەسوکارێەوە لە باو باپیریەوە ڕەنجی بۆ نەکێشاوە هەوڵی بۆ نەیەوە ئەم پارانە بە ئاسانی ئەکرێ لە دەست بدرێت و بتوێتەوە نەمێنێ یان ئەو کەسانی کە هاوسەرەکەی پارێکی باشی دەداتێت کە خۆی زەحمەتی بۆ نەکێشاوە خۆی نەبووە بە سەرچاوێکی بەهێز ئەو مادەیە ئەو داهاتە دروست کات ڕێگەکانی بەدەستهێنانی هەموو پێویست تاموچێژی لێوەرناگرێ هەم بە ئاسانی لە دەستی ئەدات وە چێژی تایبەتیشی لێوەرناگرێ بەڕاستی من حەزم کشتێکی کە باسکەم کە بەلامەوە گرنگە وتمانەیەکی لە فاکتەرە بەهێزەکان بۆی کە مرۆڤێک بگا بە سەربەستی دارایی بریتێ لەوەی کە ئەو مرۆڤە پێویستە خەون و ئامانجی گەورەی هەبێت بەڵام لە پێناوی بەدیهێنانی ئامانجەکانە مرۆڤەکان دەیان جار تووشی هەڵدێر و شکستە بن شکستەکان خودی شکستەکان پرۆسەیەکی بەهێزن بۆ سەرکەوتن پرۆسێکی بەهێزن بۆ فێربوون کەسانێکی گەورە لەسەر ئاستی جیهان کە کەسێکی و وارن بافت مثلا کە شەشەمین کەسە لەسەر ئاسی دنیا کە ملیاردێرە بۆ نمونە یا بیل گەیتس کە خاوەنی مایکرۆسۆفتە باشە جیف بیزوس ئەمانە کە کەساتیشی گەورەیان هەیە باشە ئەمانە کە مەسەڵەن لەسەر ئاسی دنیا اقتصادێکی بەهێزیان بەدەستەوە کاری گەورەیان ئەنجام داوە شاکاری گەورەیان کردووە داهێنانی گەورەیان کردووە پێشتر ناڕەحەتی زۆریان بینیوە و چەندین جار ڕەت کراوەتەوە کەسێکی وەکو جاک ما خاوەنی بڵین سایتی علی بابا جیف بیزوس سایتی ئەمازۆن بۆ نمونە ئەمانە چەندین جار تووشی لەمپەر و بربەست و شکستی گەورە هاتوون و کەسێکی وەکو بۆ نمونە هنری فۆرد حەوت جار لە ژیانیا ئیفلاسی کردووە بەڵام ئەم ئیفلاس بوونە ئەم شکستە دارایی و ئابوووریە زیاتر بەهێزی کردووە زیاتر متمانەی بەخۆی کردووە زیاتر دەرس و پند و عیبرەتی لێوەرگرتووە بۆ ئەوی کە بە پلانێکی تر بە شێوازێکی باشتر و بەهێزتر کاری جدی بکات بتوانێت سەرکەوتنی باش لە اقتصاد و لە ئابووریە بەدەست بێنێ و پرۆژەکەی گەورەتر و بەهێزتر و فراوانتر بکات کەواتە مەبەستم لە چییە شکستەکانیش کە تۆ دوا دەخا لە ژیاندا شکستەکان ئازار بەخشە بەڵام لە هەمان کاتە بیرمان نەچێت سوود بەخشە هەموو شکستێک ئازار بەخش و سوود بەخشە کەواتە ئازارمان پێ دەبەخشێ بەڵام سوودێکی گەورە بە ئێمە دەبەخشێ بۆ ئەوی کە فێرمان دەکات جارێکی تر بیر بکەینەوە بە شێوازێکی تر کار بکەین بۆی کە بچینە ئاستێکی بەرزتر بۆی کە بە شێوازێکی باشتر بژین و چێژ لە سروشت و لە ژیان وەربگرین زۆر باشم کاکەمال ئەوەی هەیە ڕەنگە زۆر کاتەیە منداڵانیش بیرکردنەوەیکی زۆر جوان هەیە لەم نێوەندەیە بۆی ببنە خاوەن داهاتی خۆیان سەربەستی دارایی خۆیان هەبێ ڕەنگە زۆر کات ئەبینین منداڵان لە تەمەنێکەوە ئەو تەمەنی کە گونجاوە دایکان و باوکان فێریانەکەن کە بڕەپارەیە کۆبکەنەوە یاخود خۆیان بیرۆکی جوانیان هەیە بڕەپارەیە زۆر کاتەیە ئەگەر نمونەیەکی زۆر سادە و ساکار بهێنمەوە لە جەژنانە ئەگەر کاتێک منداڵان پارەیەکێتە دەستیانەوە ئەچن وەکو چۆنەڵی لە ڕابردووە دەخیلە هەبوویان کردە دەخیلە و هەڵیانەگەر ئەمە بۆ تەمەنەکانی گەورەبوونیان هەست ناکەی هەم خودی خۆیان باشتر ئەناسن لەوەی کە ببنە خاوەن داهاتی خۆیان و سەربەسێکی دارایی خۆیان هەبێت و کەسایەتێکی باشیش بن کە بتوانن سوود لەو بڕەپارەی وەربگرن زۆر باش ئەگەر مرۆڤ بتوانێت لە مناڵیەوە تاکو گەورە ئەبێت دایک و باوکی هانی بات بڕەپارەی کۆ بکاتەوە تاکو ئەبێت بە بڕەپارێکی باش بەڵام ئەم بڕەپارەیە تۆ لە داهاتوودا بخیتە ناو پرۆژێکی بچووکەوە سمۆڵ بزنس واتە پرۆژێکی بچوشی پێ ئەنجام بدەی بۆی کە بیکی بە سەرچاوەیەکی داهاتی مادی پارەت دەبێت زاوزێ بکات دەبێت گەشە بکات دەبێت زۆر بێت بۆ ئەوی کە مرۆڤ چەند سەرچاوەیەکی داهاتی مادی هەبێ زانستەکانی بازرگانی ئەومان پێ دەڵێن ئەو کەسانی کە سەرکەوتنی گەورەیان بەدەستهێناوە لە ژیانیاندا یەکەم جار هەوڵ ئەدەن بۆ بەدەستهێنانی سەرچاوەیەکی داهاتی مادی بەهێز کە ئەم سەرچاوەیە چووە سەرسکەی خۆی بەهێز بوو لە داهات و قازانجی ئەمە پرۆژەی دووهەم مەخەنە بواری جێبەجێکردەوە بە پراکتیکی ئەو کاتە بن بە خاوەنی دوو سەرچاوە و دوایی ئەبێ بە چەند سەرچاوەیەکی داهاتی مادی ئەو کاتە ئەگەر سەرچاوەیەکیان کەس بێ یا ستۆپ بکات بۆ ئەستەیە چەند سەرچاوەی تری هەیە کە بە بەردەوامی قازانجی مادی بە کەسی بەرامەر دەبەخشێت جێگرەوەی ئەبێت بەڵام بۆ مەسەلەی کە جەنابەت فەرمۆت لە مەسەلەی خێزاندا خاتون ئەمڕۆ لە سەردەمی ئێستادا زۆربەی گرفتەکان کێشەکانی ناو خێزان لە شکست و لە جیابوونەوە و لە کلێکتێ نەگەیشتن و لە شکستی پرۆسی هاوسەرگیری
بەشێکی زۆری پەیوەستە بە باری خراپی داراییەوە بە نەبوونی مادە و پارەوە هەل لە کۆنەوە شتێکێکە وتوانە کاسەی پڕ ئاشتی ماڵە ئەمە حەقیقەتە کە تۆ کاسەکەت پڕ بوو لە ماڵە چی هەیە ئاشتی هەیە ئاشتی فراهەم دەبێت بەرقەرار دەبێت ژیانت خۆش دەبێت بۆیە بەڕاستی پارە ڕەمزی قووەتە بۆ مرۆڤ گرنگە زۆر بە شێوازێکی عاقلانە بیر لە بەدەستێنانی پارە بکەینەوە بەڵام بە مەرجێک لە ڕێگایەکی ڕاست و دروستەوە بە شێوازێکی حەڵاڵ کە کەسایەتی خۆمانی پێ لە کەدار نەکەین بتوانین داهاتێکی مادی بەهێز سەرچاوەیەکی دارایی بەهێز بۆ خۆمان دروست بکەین بۆی کە بتوانین وەکو مرۆڤ بە خەون و ئامانجەکانمان بگەین بۆچی چونکە دەرفەت بۆ مرۆڤەکان لە ژیاندا یەکجار لە دایک دەبیت و ئەم سەردەمە و ئەم زەمنە و ئەم ژیانە و ئەم هەساڕی زەویە جێدەهێڵی بۆیە تۆ مافی خۆتە بتوانی ئەوەی کە بتەوێ بەدەستی بێنی و خۆش بژیت خۆشگوزەرانی بۆ مرۆڤەکان زۆر گرنگە ئەگەر ڕوخسەت هەبێ من شتێک باس بکەم بەڕای من ئەمە حەقیقەتە پارە زۆرە سەرچاوەی دارایی زۆرە خێر و بەرەکەت و نیعمەت زۆرە وەکو ئەو بارانی کە لە ئاسمان دەبارێتە خوارەوە لە وەرزی بەهار یا زستان لێزمە باران کە دەبارێتە خوارەوە ئەمە هەمووی نیعمەت و بەرەکەتە ئەمە پەیوەستە بەچی بەڕادەی عەقڵی مرۆڤەکانەوە من شتێک بەجەناوە ڕابگەێنم ئەگە تۆ بتەوێت جامێکی بەتاڵ پەرداخێکی بەتاڵ ببیتە دەرەوە کە باران نەبارێتە خوارەوە پەرداخێک ئاو دەسەکەوێ خۆ ئەگەر منجاڵێکی گەورە ببەی پڕ منجاڵێکت دەسەکەوێ بەش هێندەی بیکردنەوەی مێشی تۆ هەتاکو بیکردنەوەت فراوانتر بێ زیاترت دەسەکەوێ بەڵام کەسانێک هەیە بەمە ڕازی نابێ حەزەکە حەوزێکی گەورەی هەبێ پڕی بکا لە ئاو بۆ نمونە بەڵام ئەوانەی کە سەرمایهداری گەورەن حەزەکان ببنە خاوەنی زەریا و دەریاکان باشە سێریکە یعنی ئەمە فەلسەفەیەکی زۆر گرنگە لە هەموو سەردەم و کاتێکە زۆرترین لێزمە بارانەکان بەسەر دەریا و زەریاکاندا دادەبارێن لە کاتێکە لێوی وشتی بیابانەکان بۆ ئەبەدی چاوەڕوانی دابارینی بارانەکات بیابانەکان پێویستیان بە باران هەیە بەڵام دەریا و زەریاکان کە پێویستیان بە ئاو نییە زۆرترین بارانەکان لە سروشتە ئەمە یاسای ژیانە بەسەر دەریا و زەریاکانە دادەبارێت باشە ئەوانش دایمە پڕن شەپۆ لەدەن سەر ڕێژەکەن ئەگەر چوارچێوەی بیکردنەوەی ئێمە چوارچێوەیشی لە چوارچێوە بشینن دەرەوە واتە چوارچێوە بۆ خۆمان دروست نەکەین سنوور بۆ خۆمان دروست نەکەین داواکاریمان زۆر بێت تەموحمان زۆر بێت دەتوانین زۆر بەدەست بێنین دەتوانین کاری جدی بکەین دەتوانین هەوڵی بۆ بین وەکو بارانی کە باسم کرد بۆیە کەسانێک هەیە کە تاکو ئەبەدی معاشێکی 300 400 500 هەزاری هەیە پەرداخێکی پێ هەرەوەنداڵت کیفایەتە الحەمدولله بەزیابێت من قانعم ئەمە بۆ من کیفایەتە بەڵام زۆر کەس بەوە ڕازی نابێ تەشتێکی گەورە بە حەوزێک دروستەکە دەریاچەیە دروستەکە ڕاستەیاننا بۆیە سەربەستی دارایی و داهاتی زۆری مادی و چەند سەرچاوێکی گرنگ لە ئابووری لە اقتصاد بۆ ئەو کەسانە دەبێت کە مێشتیان گەورەیە و سنوورەکان تێدەپەڕێنێ و بیکردنەوەیان زۆر بەهێزە باشە بەمۆقەت ڕۆژانە قانعن بۆی کە دەستیان کەوتەوە قەناعەت بەو شێوازە نییە کە ئێمە لی تێگەیشتوین ئەبێ ئێمە تامردن قانع بین بەوەی کە دەخلێکی مادی مەحدودی جێگیرمان هەبێ ئەمە هەڵەیە بەڵێ ئەمە هەڵەیە لە دنیای بەزستان من قانعم بەوەی کە ئەم ڕۆژانم دەستکەوتووە سپاس بۆ خوا دەستکەوتی مادی ئەمڕۆی من $50 بۆ نمونە بەڵام بۆ بەیانی بەبە قەناعەت ناکەم بێ $100 بێ کاتێکە $100 مەدەست هێنا بیر لەوە کەمەوەکو نیزامی سیستمی باینەری هەیە لە سیستمی بازرگانیە دووقاتبوونەوەی فرۆش دووقاتبوونەوەی داهاتی مادی چۆن $100 کەم بە $200 200 کەم بە 400 بە 800 باشە وانە بە دوو ئەوەندە بە 1600 بە 3200 واتە دوو هێندەی خۆی زیادی بکەم کە ئەمڕۆ دەستکەوتی مادی من ئەگە $50 بوو سپاس بۆ خوا الحەمدولله بە زیابێت ئەمە دەستکەوتی ئەمڕۆی منە هەرەوەندەم پێ بڕاوە بەڵام بۆ بەیانی من هەوڵەیەم $100 بێ کاتێ $100 مەدەست هێنا بیر لەوە کە من چۆن بیکەم بە $200 بەو شێوازە تۆ دەتوانی داهاتی مادی خۆت گەشە پێ بکەیت
نەک بڵێ ئەم $50 ئیتر تا ڕۆژی قیامەت بۆ من سەر و زیادە و کیفایەتە و هەراوەندە ئەمەش لەو ڕێگەیەوە بێت کە تۆ بەسەر ئاستەنگ و ناخۆشیەکانت تێپەڕی دوجار بڕەپارێکی زۆر باشێتە دەستەوە چکە ئەگەر ئەوە نەبێت ڕەنگە چێژ وەرنەگری لەو بڕەپاری کە دەستەکەوێت هاتو من نەکشم هەیە بەلامەوە گرنگە ئەم پرسیارە لە بەڕێسام بکەم کە زۆر گرنگە کە ئێمە وەکو پێویست بە باشی بیری لێ ناکەیتەوە گەورەترین سەرمایی مرۆڤ بریتیە لە وەقت لە کات لەو چەند ساڵی تۆ تێیدا دەژیت 70 ساڵە 80 90 تۆ بڵێ 100 ساڵ یعنی سەدەیەک بژی ئەمە وەختێکی محدودی دیاری کراوە لە 100 ساڵ بەرەوژور زەحمەتە زۆر دەگمەنە کە ئینسان تێپەڕێ بژی کەواتە سەرچاوی تۆ سەرچاوی هەموو ژیانی تۆ سەرمایی تۆ بریتیە سەرمایی تۆ بریتیە لە کات لە وەقت داهاتی مادی باش کاتت بۆ ئەگەڕێنێتەوە مەبەستم لە چیە ئەگەر تۆ داهاتی مادی باش بێت زۆر باش بێت وەکو ئەو وایە باشە ئەوەی کە کەسێک بە 10 ساڵ بەدەستی ئەهێنێ تۆ بە 2 ساڵ بەدەستی ئەهێنی 8 ساڵ تەمەنت بۆ گەڕاوەتەوە 8 ساڵ تەمەنت بۆ گەڕاوەتەوە واتە تۆ پاشەکەڵ دەکەی لە کاتە واتە ئەو کەسانی کە داهاتی مادی باشیان هەیە و دەستکەوتی مادی گرنگیان هەیە و چەند سەرچاوێکی داهاتیان هەیە و دەزانن بە شێوازێکی زۆر باش بەکاری بێنن چێن و کەسانە و کەسانن کە ئەگەر 50 ساڵ ژیا بێتن و کوایە 250 ساڵ ژیا بێتن بۆچی چونکە ئەوان ستێپەکانیان بڕیوە گەشونتە کۆمەڵی لێڤڵی ئاستی بەرزتر و باشتر هەموو شتانی کە قەرارە ئێمە 10 ساڵ 15 ساڵیکە بیبینین یا بەدەستی بێنین یا پێ بگەین ئەوان تیان پەڕاندووە لای ئەوان کۆن بووە هەتاکو ئێمە گەین بە ئاستی ئێستەی ئەوان لە ئاستێکی زۆر بەرزتردان بۆیە 50 ساڵی تەمەنی ئەوان یەکسانە بە 250 ساڵی تەمەنی کەسێکی تر کە هیچ کەسێ نییە 250 ساڵ بژی مەبەسم لە چییە پارێشی باش وا دەکات کە کاتمان بۆ کۆب کاتەوە جوانتر بژین باشتر بژین چێژ لە ساتەکانی ژیان وەربگرین و بیرکردنەوەمان فراوانتر بێت و هەموو ساتەکان چێژ لە ژیان وەربگرین و خەون و ئامانجەکانمان بەدی بێنین و ببین بە کەسێک هەستی مرۆڤاتیمان بەهێز بێت ببین بەمایی خێر و خۆشبەختی بۆ کەسانی چوار دەورمان زۆر سپاس دەکەین کاتەکانە خۆش بێت زانیاریەکانت بە وتەکانت کە ئەوەنە بە جوانی بابەسەکەت بۆ شی کردینەوە